ئەگەر ناچار کراویت بەهۆی جەنگ، ناکۆکی ناوخۆیی یان ستەم وڵاتی خۆت بەجێ بهێڵیت، مافی ئەوەت هەیە لە تورکیا داوای پارێزبەندی نێودەوڵەتی بکەیت. ئەمە ڕاستە ئەگەر لەژێر ڕاگررتنی کارگێڕیشدا بیت. ئەم ڤیدیۆیە باسی ئەوە دەکات چۆن داواکاریەکەت پێشکەش بکەیت کاتێ ڕاگیراویت. لەو کاتەی لە ڕاگررتنی کارگێڕی دایت و داوای پارێزبەندی نێودەوڵەتی دەکەیت، دەستەڵاتداران دەبێت یان پرۆسێسی داواکاریەکەت بکەن یان ئارەزووی تۆ بگەێنن بە بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبردننی کۆچ DGMM سەبارەت بە ناردنی داواکاریەکەت. ئەگەر پێشتر داواکاری پارێزبەندی نێودەوڵەتیت کردووە، دەبێت بە دەستەڵاتداران بڵێیت. ئەگەر یەکەم جارە داواکاری دەکەیت، پێشنیار دەکەین بە زووترین کات داواکاریەکەت پێشکەش بکەیت و ئەگەر بکرێت بە نووسین بێت. ئەوە گرنگە بە وریایی و ڕاستی زانیاریە کەسیەکانی خۆت وەک ناو، نازناو، نەتەوە، ڕێکەوتی لەدایک بوون تۆمار بکەیت. هەروەها دەبێت بەیانی بکەیت بۆچی دەترسیت بگەڕیتەوە بۆ وڵاتی خۆت. مافی ئەوەت هەیە بێ بەرامبەر دەستت بە وەرگێڕ بگات لە هەر قۆناغێکی پرۆسەی داواکاریەکەت. ئەگەر بە تورکی قسە ناکەیت و تێناکەی یان کێشت هەیە لە تێگەیشتنی زانیاریەکان بەزارەکی یان نووسین، دەبێت دەست بەجێ ئەم کێشانە بە دەستەڵاتداران بگەێنیت. بۆ زانیاری گشتی دەربارەی ئەوەی کێ دەتوانێت داوای پارێزبەندی نێودەوڵەتی بکات، ڤیدیۆی زانیاری دەربارەی ڕێکارەکانی تۆمارکردنی پارێزبەندی نێودەوڵەتی لە تورکیا بکە. سەرنجی ئەوە بدە داواکاری مافی پەنابەری لە تورکیا کە لە سووریاوە دێن، ڕێکاری مافی پەنابەری جیاواز شمولیان دەکات بە ناوی پاراستنی کاتی. بۆ زانیاری زیاتر ڕاوێژ بە پۆرتاڵی پەنابەری ئێمە لە تورکیا بکە. ئەم ڤیدیۆیە تەنها بۆ مەبەستی زانیاریە و لەلایەن خەزانجنەویس Refugee Solidarity Network بە هاوبەشی Refugee Rights Turkey بەرهەم هێنراوە.